گەڵ میوانەکەم گفتگۆی ئەم بابەتە دەکەم بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی لەگەڵم دەبێت لە هەولێرەوە. دکتۆر ئاراس سپاس کە لەگەڵ کوردستان 24 تا دێت ڕێژەی فەرمانبەران لە عێراق بەرز دەبێتەوە بە تایبەتی لە کەرتی گشتی نزیکەی 4 ملیۆنی تێپەڕاندووە ئێستا، بەڵام ئەو میلاکەی لە 2013 بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە 682,000 فەرمانبەرە وەمە ثابت کراوە پشت هەرێمی کوردستان لە گۆڕانکاریەکان لە بودجە و لەم دامەزراندنانە نادرێت. بۆچی عێراق بم شێوەیە مامەڵە لەگەڵ دامەزراندن بۆ هەرێمی کوردستان دەکات؟ سڵاوتان دەبێت. ئەوە لە چوارچەوەی ئەو بەرنامانەی کە چەندین ساڵە بەتایبەت وەک جەنابەت باس کرد لە دوای ساڵی 2014 کە مامەڵەکردنی حکوومەتی فیدرال لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە ئەو بابەتانیان تێکەوت. زۆر بە جوانی تو ڕقەمەکەت باس کرد. ئێستا لە هەرێمی کوردستان ئەو ژمارەیە تۆزێک کەمتر بووە بە حکومەوەی کە بەشێک لە خەڵک خانەنشین بووە بە تایبەتی ئەو بڕیارێک کە پارساڵ هەموو ئەوانەی کە بە قانونی نوێی خانەنشینی عێراقی کە لە 6 ساڵ 6 ساڵ کرد لە 6 ساڵ ئەوەش پاڵەپەستوێچکی خستە سەر خەڵکی ئێمە و هەرێمی کوردستانیش. ئەوەی ئێمە دەیبینن جەناب گوت هەزاران بەس بۆ ڕاستکردنەوەی ژمارەکان لە ساڵی 2013 کۆی گشتی 2012 کۆی گشتی فەرمانبەرانی عێراق 2 ملیۆن و شتێک کەس بوون. ئێستا وەک جەنابەت باس کرد دەڕێن هەندێک راپۆرتەکان دەڵێن 4 ملیۆن و 200 هەندێک راپۆرتەکە باسی زیاتر دەکەن. من ئەو ڕۆژە هەر بابرن لە دوانێکی بەڕێز وەزیری پلاندانانی عێراق باسی کرد کە لەیان پرسی چەند کارمەند تێبێتەوە گوتی نازانم بەتاوەتی کارەسەتەکە لێرەیە زەمە بەستم لێرە چییە؟ تو بێرن بەرچاوی خۆت لە عێراق لە ماوەی ئەو 10 ساڵی ڕابردوو یعنی لە زیاتر لە ملیۆنێک و نیو خەڵک دامەزرایە. ڕام لە هەرێمی کوردستان تەنها هەندێک هەوڵدراکە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتیان حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک بۆ یەکەمەکان هەندێک بۆ پزیشکیەکان و هەندێکیش ئەوانەی کە گرێبەستەکانی مامۆستایان یاوانە بێژ وکرانە گرێبەست ئەوانە کرا. ئەوەش لێرە نادات پەروەردەیەکی ئێجگار گەورەوە شتێکی نادەستوریە کە بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت. باشە ئەگەر بەپێی دەستور ئەم بابەتە لێک بدەینەوە هەرێمی کوردستان مافی خۆیەتی ڕێژەی فەرمانبەرانی بۆ چەند بەرز بکاتەوە. ئێستا ڕێژەی خانەنشینی لە عێراقیش گەیشتوتە 3 ملیۆن واتە موچەی فەرمانبەرانی عێراق بەگشتی 9 تریلیۆن دیناریشی تێپەڕاندووە لە کاتێکدا بەرامبەر بە هەرێمی کوردستان بم شێوازە مامەڵە دەکرێت. ئەگەر دەستور جێبەجێ دەکرێت هەرێمی کوردستان مافی خۆیە کە چەند فەرمانبەردا بمەزرێنێتەوە بۆ خانەنشینانیش بە هەمان شێوە چۆن مامەڵەی ئەبێ لەگەڵدا بکرێت؟ جا پرسیارە گەورەکەی ئێمەش و وەک هەم خەڵکی تایبەتمەند هەم وەک حکوومەتی هەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستانیش لەگەڵ بەغدا و یاخود لەگەڵ حکوومەتی فیدرال هەموو کات ئەوە بووە. ئێمە هەندێک ئەگە لە وڵاتە ئێمە بەیەکەوە شەریکین و ئەوەی کە ئێمە ئێستاکە جارێک شتێکی دەکەینەوە کە هاوسەنجی هەبێتن واتە هاوسەنجی جگە لە بڕیارە سیاسەکان بگرێت لە مەسەلە ئیستحقاقەکانی خەڵکیش. ئێمە ئەمن ژمارەیەکمان لەبەردەستە بە کۆی گشتی تامان لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە هەمان بوو پێشترێ نزیکەی 700 و نزیکەی 50,000 کەس کە لەناو وەزیفەدا بوون بە گرێبەست و بە ئەوانەی کە دائیمی بوون. ئێستا ئەو ژمارە کەمتر بووتەوە لەو ڕقەمەیە مقابلی ئەوە ژمارەی خانەنشینان کە زیاتر لە 160,000 بوو 170,000 بوو ئێستا زیاد بوو بۆ 256,000 ڕقەمەکە لەوێ زیاد بووە سەرباری ئەوەی کە خانەوەدەی سەربەرزی شەهیدان و ئەوانە ڕێعای ئیجتیماعی و تا دوای خەڵکێک کەش وەرەگرێت. کۆی گشتی خۆی لە نزیکەی 1,230,000 تا 40,000 کەس دەێت پاش ئەوەی کە یاسای چاکسازی ژمارە 20 ساڵی ژمارە 2 ساڵی 2020 لە هەرێمی کوردستان جێبەجێکرا ئەوە بوو کە 2 موچەی و 3 موچەی نایاسایی نەما وەکارەکان ڕێکخراوە ژمارەکان تا ڕادێکی باش کۆنتڕۆل دەسەکرا. بەڵام لە عێراقدا هەر بۆ بەرچاوڕوونیت ینی بۆ بەرچاوڕوونی بینەرانیش تەنها بۆ حەشدی شەعبی لە بودجەی ئەوەی کە ئێمە لاوەنێنە بودعەی بودجەی 3 ساڵی کە پێشترێ حەشدی شەعبی 122,000 کەس بوو بۆیان کردن 238,000 کەس واتە زیاتر لە 116,000 بەس بۆ حەشدی شەعبی دانرا و ئێستا دەڵێن ئەو ژمارەکە دامەزرای زۆر لەوە زیاترە. ئەو لەلایەک دوو پێشترە بە ئێمەیان دەگوت بە هەرێمی کوردستان ئێوە ڕێژەی فەرمانبەرانتان کە ژمارە زۆرە لەگەڵ دانیشتوانتان طبعا ئێمە دەبێت لەبیر نەکەین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە 91 را حکوومەتە ئەوان دوای 2003 کە هاتن واتە فترێکی زەمانیمان هەبوو. دوو لە دەستوری عێراقدا زۆر بەڕوونی باز دەکاتن کە ئەتراف بە هەموو با بڵێن هەرێمی کوردستان بە کیانە سیاسیەکان و بە هەموو حکوومەت و قەرارەکانیشان کرا. بۆیە سەردەمێک وا بەڵام ئێستا ئەو ڕێژەی کە لایمەیە ڕێژەی فەرمانبەران لە عێراق بۆ دانیشتوانیان
دەتوانم بڵم هەندوو نیوی هەرێمی کوردستانە واتە ئەگە بێت و بە ڕقم قسە بکەین ئێستا کە هەرێمی کوردستان مافی خۆی بوو دەبا لە هەرچنە با لە بودجەی 2023 تا 2025 بەلایەنی کەم کە ئەوان نزیکەی 200,000 کەسیان بۆ خۆیاندانا دەبا بە نزیکەی 50,000 کەس بۆ هەرێمی کوردستان دانرابایە ئێستاش لە بودجەی 2026 کە من دڵنیام سەرباری ئەو پاڵەپەستۆی زۆر لەسەر حکوومەتی عێراقی و کە بەنیازن کەم بکەنەوە بەڵام ناتوانن و دەبێتن قەرەبووی هەرێمی کوردستانیش بکرێتەوە بۆ ساڵانی ڕابردوو ئەگەر بێت و بە بنەمایەکی دادپەروەرانی دارایی و یاخود دەستوری بکەین بۆیە لە کوردستاندا وەک دەڵێ بە زۆر جۆر بەغدا مامەڵەکردنەکان لەگەڵ هەرێمی کوردستاندا هەمووی هەوڵ بە بۆ ڕێگریکردن لە هەرێکە بە شێوازێک بەشێک لە ئەو بەڕێزانەی کە لە هەردوو راپۆرتەکەی ئێوە چ کوردێکە چ عەرەبێک هەندە قسەیان کرد بەڕاستیان دە قسەیان وەک دەڵێ سەرباری ئەوەی کە بە سادەیی خۆیان کرد بەڵام لە بنەمازانستەکانیش ئەو قسانەیە لە با بڵێن یاسایەکەش ئەوەیە لە دەستوری عێراق شتێک دەگوترێتن ئەوش ئەوەیە کە هەموو هاوڵاتیەکی عێراق مافی ئەوەی هەیە کە کارێکی لایق عمل لایق واتە کارێکی عمل لایق چییە واتە من ناکرێت بەکرێوەسم هەبێتم بێن کاری شتێکم بدەنێت کە هی نەخوێندەوارێک بیاخودی ئەگەر لە ڕوو شادەوە حساب بکەین ئامادەی بێتن ئەو لە لایەک لەلایەک تر کردن لایق واتە لایق بە بەژیان و لایق بە لەگەر وەزعی اقتصادی وڵاتەکەت بەڵام ئەمە کێشەی گەورەمان هەیە گوڵباخان لە هەرێمی کوردستان ئێستا کەمتر بووە بەڵام هەروە یەک لە کێشە هەرە زەقەکانمانە ئەوش ئەوەی ئەمە ئەوەی پێی دەڵێن پەیکەری دەستی کار لە عێراق تێک چووە لە هەرێمی کوردستانیش چۆن لە ڕووی زانستیەوە ئەمە دووشتمان هەیە زۆر خەریکە پاشەکشە دەکا ئەوەی پێی دەگوتێتن با بڵێن خوێندنی پیشەیی دوای خوێندنی تەکنیکی ئەوجا دواتر ئەوەی زانکۆیی دێتن دەزانین چۆنە معادلەیەکێ لە ئێمە لە ئیدارەرا لە مالیە ئەگەر من کەسێکم هەبێ بە کەلۆریۆس بێتن واتە خەریجی کولیە بێتن ئەو خەریجی کولیە بەلای کەم 5 تا 10 کەسی دەوێت خەریجی مەعهەد بێ لەگەڵی ئیش بکات چونکە ئەوانەی خەریجی مەعهەد 2 ساڵە یان ئەوانەی مەعهەدی لە مەرحلەی با بڵێن 3 متوەسط دەچن 5 ساڵەکان ئەوانە زیاتر تەکنیکین ئیشەکان دەکەن ئەواتە 1 بۆ 5 هەر یەک لەو خەریجی مەعهەد پێویستی بە 5 تا 10 کەسکەیە کە پێی دەڵێن پیشەیی واتە خەریجی ئامادەی پیشەیەکان بن واتە ئەگەر بەکرێوەسێکت هەبێتن بەمانایشتر واتە تو 25 تا 40 کەست دەوێتن پیشەیی بەڵام ئێمە لە عێراقدا پیشەییمان نەهێشت کە دەڵێن لە عێراقدا لە هەرێمی کوردستانیش ئەو بەرەوچوونی زۆری زانکۆ و دەرچوونی زانکۆ ئەوانە یاخود وەرگرتنی هەموو خەڵکێک لە زانکۆ سەرباری ئەوەی لەلایەکدا مافێکە خەڵک بۆ هەیە بخوێنی بەڵام لە ڕووی پەیکەری دەستی کار لە کوردستاندا و لە عێراقدا تێک چووە وتەوە کارێک بۆ ئەوەی کە کار بۆ خەڵکیکە هەیە بۆ خەڵکی غیرە کوردستان و عێراق بەڵام بۆ کوردستانەکانی عێراقیان کەمتر دەست دەکەوێت لەماوەی چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێک لە میدیاکانی ئەمریکا بڵاو بۆ سەبارەت بە ژمارەی هەلی کار کە 700,000 هەلی کار لە چەند ساڵی ڕابردوودا بۆ عێراق زیاد بووە لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی فەرمانبەران و ئاماژە بۆ کراوە کە لە عێراقێکی وابەستە کە ئابوووریەکەی وابەستەیە بە نەوت ئەگەر نرخی بەرمیلێک نەوت لە $70 کە لە بودجەدا جێگیر کراوە بەرزتر ببێتەوە هەرەسێنان و کورتێنانێکی گەورە لە بودجەدا ڕوودەدات کەواتە ئابوووریەکەی بۆ خۆی خەریکەدا دەڕمێت و کورتێنانێکی گەورە ڕوودەدات لەم بارەوە بۆچی نەیتوانی و کۆنتڕۆڵی ئەم بابەتە بکات لەگەڵەوەشتا کە مافی فەرمانبەران و موشەخۆرانی لە هەرێمی کوردستان بە پێی دەستور پێشێل کردووە. جا باشتێک دەزاناوت باست کرد با بڵێن ئێستا ئەوجارەی نرخی نەوت بە $6 حساب کرایە کە لە بودجەی عێراقدا درێتن ئەو $6 ئێستا حالی حاضر کە ئێمە قسە دەکەین نرخی بازار یان نەوت بە فعلی کەمترە و ئەگەری زۆری شێ کەمتر بێتەوە بەتایبەتی ئەگەر بێت ئەو هەوڵانەی بۆ ڕاگررتنی شەڕی نێوان رووسیا و ئوکرانیا و هەندێک بابەتتر هەیەکردکە بێت و سەر بگرێتن هەموو ئەگەرەکان بەرەو ئەو دەچێتن کە نرخی نەوت بەرەو دابەزیندا بچێتن کە ئەو دادەبەزێتن لەلایەشتر وەک باست کردە نابێت داهاتی عێراق تا ئێستاش قسە دەکەین 93 تا 99 لەسەر نەوتە تا ئێستا کە عێراق نەیتوانێت خۆی دەرباز کە لەوەی کە تاکە سەرچاوی هەبێتن زۆر قسە هەیە بە دەلیلی چی ئێمە لەو بودجانەی 2023 تا 25 بە ساڵی 2024 بوو دەکەم کە ڕقەمەکانی دەرچوو بوو دانرا بۆ عێراق بۆ داهاتە ناوخۆیەکانی خۆی ینی بگەێنێتە 120 لە کۆی با بڵێن داهاتی عێراق کە داهاتی عێراق خەملێنرا بۆ ئەو کاتە بە نزیکەی 140 تریلیۆن واتە دەبایە تۆ بە حسابی باسی ئەوە دەکەی 4 تا 7 تریلیۆن دینار داهاتی نانەوتی ناوخۆتە بێ بەڵام ئەوەی کە پێی گەیشت عێراق ئەلانی کرد دەڵێ 6 تا 7 تریلیۆن واتە 130 تا 135 خودی ئەو پلانی لە بودجەشدا جێبەجێک لە
داهاتی نانەوتی ئەوە شۆکار زۆرە لە لەوان لێرە کات نەبێتن بۆیە ئەگەر تاوەکو بۆ شوازە لە عراق بەردەوام بێتن تا ئێسش دەڵێم لە عراق سیاسەتی اقتصادی ڕوون نییە و سیاسەتی مالی ڕوونمان نییە تاکە سیاسەتێکمانەیە کە سیاسەتی نەختینەیە کە لە ڕێگەی بانقی مرکزی و ئەویش خودی ئەمریکەکان تا ئێستاکە ئیشرافی دەکەن بۆیە خۆی ڕاگرتیا ئەگەر بێت و هەر لەحظەیەک ئەوان تەنها دەست لەسەر پشتی عراق لابن دیناری عراقیش لە تومەنی ئێرانی و لە لیرەی تورکی و سووری باشتر نابێتن شتێک کەشە هەیە من جارێک کەش باسم دەم لێرەش باسی بکەم تازە باسی شتێک دەکەین هەموو کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان لەگە بەغدا بۆ ئەدامە مەسەن ئێستا کە هەموو تا ئێستا کە ئەو ساڵ باس بکەین کە دەمانک ئەگە ئەو مانگەش بنێرن هەر مانگەی 900 شتێک ملیارد نێران دابێتە ئێمە واتە دەکا نزیکەی 900 و با بڵێن 9 تریلیۆن و نیو بەڵام هەر مانگەی 120 ملیاردماندایە لەولایە ئەگەر بێت و نزیکەی 2 تریلیۆن لێ بینێ دەرواتە 7.5 تا 6 تریلیۆن دینار درایە 7.6 تریلیۆن بە سعری بیخێنە سەر دۆلار نزیکەی کەمتر لە 6 ملیارد دلار ڕادەوەستێتن کە ئێمە ستەکە عراق طبعا زۆر نقاش لەسەوە هەیە ئەو بابەتێک کە ناومان لێ نایە پاڵپشتیکردنی سعری کڕنی مەوات واتە دۆلار پێشترێ مەنەسەب و ئێستا لە ڕێگەی کەیتەوە کە بە نرخێکی پاڵپشتی کراو دەکرێتن طبعا بە هەموو مەفهومە اقتصادیەکان و مالیەکان ئەوە لە دژی بەرهەمی ناوخۆیە لە دژی اقتصادی ناوخۆی عراق لە ساڵی 2024 نزیکەی 7 ملیارد دلاری فقط زەرەر کردێ لە سعری نێوان سعری دۆلاری حقیقی لە بازار چەند بۆ لەگەر ئەوەی کە بە مەدعومدایەتی جا سیرکە ڕقەم بۆچی بەهیناوە ئێمە هەموو هەرێمی کوردستان کەمتر لە 6 ملیارد مالیۆگرن بەڵام بەس لەو عملیە زیاتر لە 7 ملیارد زەرەری فعلی کردیە و بەڵام بۆچی بووە داهاتەکە من دەزانم بەشێکی زۆری گەندەڵیەکان و لەسەروبەرەکان لەوێ بووە بۆ هەندێک بانقەکانیش دەزانین کە لە عراقی چێ بۆ هەندێک حزابی سیاسی بۆ هەندێک ئەشخاص دەچێت و لە پشتەوانیش دەوڵەتێکی جیرانیشمان هەیە کە سودمەند دەبێت لەو پرۆسەیە و هەموو دەمەش ئەمریکا بۆیە ناوە هەندێک لە بانقەکانی عراقی دەخاتە ناو لیستی ڕەش لە بەر هۆکاران جا بۆیە من دەڵێم شتێک نییە تا ئێستاکەش سەرباری ئەو قسە گەورانێک کە دەکرێت و لە ڕووی نووسینەوە زۆر بەڕێکوپێکی دەنووسێتەوە بەڵام لە ئەرزی واقع نە فەلسەفەی اقتصادی هەیە نە ڕێکارە مالیەکان تەنها و تەنها بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان هەیە لەوێ یاسا هەیە لەوێ ڕێنمایەکان هەیە بەڵام بۆ عامی عراق بە هیچ شێوازێک بەرزەسە نابێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی لە هەورێرەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.